ئاگامە لێبێ جۆرەکانی حەسەد زۆرن لە دڵی ئینسانە جۆرێکمان هەیە زۆر خەتەرە ئەوەی حەسەد بە ئینسان بەرێ حەسکە ماڵ و نیعمەتی ئینسانەکە نەمێنێ با بۆ خۆی نەیە گرنگ نییە بەلایەوە نایە بۆ خۆی بێ بەس ئێوە لەو نەمێنێ لەو کەسە نەمێنێ ئەوە زۆر پیسترین جۆری حەسادەت ئەو جۆرەیە وەکو ئیمامی غەزالی باسیەکە دووهەمینیان ئەوەیە کە حەزەکە نیعمەتی ئەو کەسە لا بچێ و نیعمەتەکەی بەرەو لای خۆی بێ سێهەمینیان حەز ناکە حەز ئەکە نیعمەتەکەی ئەو لاچێ بەس حەز ناکە خودی ئەو شتە بۆ ئەم بێ حەزەکە هاوێنە ئەوش بۆ ئەم بێ چوارەمین دانیان ئەوەیە کە ئیشتیها ئەکات کە هەمان ئەو شتەی ئەو بۆ ئەم بێت بەڵام حەز ناکە قەت نیعمەتەکە لەسەر ئەو لاچێ ئەگەر هاتوو نیعمەتەکە بەسەر ئەوە مایەوە ئەمیش نەی بۆ حەزەکە هی ئەم بێ هی ئەو نەبێ ئەم جۆرە هەر حەسادەتە خراپە بەڵام ئەهوەنترینیانە بەڵام ئەگەر هاتوو زانی لەسەر ئەو لا ئەچێ بۆ ئەم نایە حەز ناکە لەسەر ئەو لاچێ ئەوە نزمترین پلێ حەسوودە لەسەر زەویە کە حەسادەت بە ئینسانەکان ئەبە